البته ئەو مەجلیسانە مەجلیسگەلانێکی زۆر گەورن، مەجلیسگەلانێکی زۆر پیرۆزن، وی ڕای ئەوەی کەوا یەکتر بینین و ئیطعام الطعام و ئیفشاء السلام و سەلام لە یەکترکردن و یەکتر بەسەرکردنەوەیە و نوێکردنەوەی برایەتیە لەسەرەوەی هەموویەوە نوێکردنەوەی ئیمانە و مەجلیسی علمە، مەجلیسی ذیکرە. پێغەمبەری خاتم صلی الله علیه وسلم دەمەوێت بەو فەرمایشتە بسمەنێ و باس و خواس و ناوەڕۆکی بابەتەکەمان لە فەرمایشتێکدا کە لە صحیحی ئیمامی مسلم داهاتوە. أبو هريرة فرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمي أن رجلا زار أخا له في قرية أخرى أفرمي بيقمان بياوك ويستي سرداني برايش خوي بكا لقندو لدولاديكي أو لا يقندكيان أفرمي فأرصد الله على مدرجته ملكا فلما أتى عليه أفرمي رب العالمين فريشتيك وملائكتك نارد الصري أو كابرايا لصرقاي أو كابرايا دانشت چاودێری کرد و چاوەڕوانی کرد کەی ئەو کابرایە پێی دەگا. فلما ئەتا عەلەیهی کاتێ بەو فریشتە و مەلائیکەتەکەیە گەیشت، مەلائیکەتەکە پێی فەرموو ئەینە توریدو، فەرمووی ئەوە بەرەو کوێ ئەڕۆی؟ نیاز و مەبەستت وایە بەرەو چ شوێنێک بڕۆی؟ فەرمووی ئورید ئەخەن لی فی هذه القەڕیەة، فەرمووی دەمەوێ سەردانی فڵانە برایەم کەم لەو گوندەیە، برایەکم، دۆستێکم، برادەرێک و ڕەفیقێکم لەو گوندەیە دەمەوێت بەسەری بکەم و سەردانی بکەم. ئەو مەلائیکەتەیە پێی فەرموو هەل لەکە عەلەیه من نعمة تەڕضبوها، فەرمووی ئایا هیچ نیعمەتێک و بەرژەوەندیەک و خزمایەتێک و پارە و پوڵێک و مەسلحەتێکی دنیایی هەیە لە نێوانتان کە بە یەکتریتان ببەستێتەوە؟ ئایا هیچ بەرژەوەندیەکی دنیایی پاڵی پێوە ناوی پاڵنەر بە بۆ ئەوەی سەردانی بکەی؟ فەرمووی لا نەخێر، هیچ بەرژەوەندیەک نییە غەیڕە تەنیا ئەوە نەبێت، جگە لەوە نەبێت ئەنی ئەحبەبته فی الله، تەنیا ئەوە نەبێت بێگومان من لە پێناو ئەڵڵاه ئەو برایم خۆش ئەوێت، وەڵڵاهی جگە ئەوە نەبێت کە لە پێناو پەروەردگار خۆشم دەوێت هیچ شتێکی تر پاڵی پێوە نەناوم کە لە ماڵی خۆم هەڵبستم ئەو ڕێگایە بکوتمەوە سەردانی ئەو برایە خۆم بکەم. مەلائیکەتەکە پێی فەرموو دەموژدەت لێبێ ئەنی ڕەسوول الله ئیلەیکە، من نێردراوی ئەڵڵام هاتوومە بۆ لای تۆ، هەواڵت پێ بدەم، هاتوومە بۆ ئەوەی خەبەرت پێ بدەم بأن الله قد أحبك كما أحببته فيه، کە رب العالمین بێگومان ئەتۆی خۆش دەوێت هەر وەک چۆن ئەتۆ ئەو برایەت لە پێناو ئەڵڵا خۆش دەوێت. مادام تۆ ئەو برایەت ئەو برادەرت لە پێناو ئەڵڵا خۆش دەوێت، لە پێناو ئەڵڵا سەردانی دەکەی، ئەڵڵای بەرز و بڵند بە حەقیقەت ئەتۆی خۆش دەوێت. یعنی تەماشاکەن برایە، لە دنیادا هیچ ئازایەتێکی تێدا نیە کەسێک بڵێ من ئەڵڵام خۆش دەوێت. دەزان لەبەرچی؟ لەبەر ئەوەی لە مەشروب خۆرێک داوێن پیسێک پرسیارکەی ئایا پەروەردیگارت خۆش دەوێت، هەتا لە نوێژ نەکەرێک دەڵێ حتمەن چۆن پەروەردیگارم خۆش ناوێت. بەڵام گەورەی و عەجیب لەوەدایە کە ئەڵڵایەک بە گەورەی خۆی لەسەر عەرشی خۆی بڵێ فڵانە کەسە من تۆم خۆش دەوێت. دەی چۆن ئەو خۆشەویستێ مەزنەی بەدەست دێنین؟ بە ئەوە کە دانیشتنمان، سەردانمان، هاتوچۆمان، برایەتیمان، ڕەفیقایەتیمان، سەلامکردن و چاک و چۆنی و هاموشۆ و هەموو شتێکمان لە پێناو ئەڵڵا بێ، لە پێناو ڕەب العالەمین بێ و پەروەردیگار وامان لێ بکات کە دڵبەستنەوەکانمان تەنیا و تەنیا لە پێناو ئەو بێ. جا زۆر گرینگە بەڕاستی ئێمە لەو دنیایە بزانین دۆستمان کێیە و دوژمنمان کێیە، کە لە شەریعەتی بەرز و بڵندی ئیسلام بەڕاستی پانتایەکی زۆر گەورەی گرتووە کە لە دوای ئیسلامەتی کە کەسێک ئیمان دێنێ داخڵی نێو ئیسلام دەبێ، گەورەترین و گرنگترین و سەرەتاترین شتێک بریتە لە وەلا و بەڕا. وەلا واتە دۆستایەتی لە پێناو ئەڵڵا، بەڕا واتە دوژمنایەتی لە پێناو ئەڵڵا. وەلا ئەوەیە دۆستایەتی ئەو کەسانەی کەوا دەیکەی، نزیکایەتیان دەکەی، هاتوچۆیان دەکەی، هاموشۆیان دەکەی، تەنیا لە پێناو ئەڵڵات بێ. بەڕائیش ئەوەیە بەڕائەت بکەی، خۆ دوور بگری دوژمنایەتی هەموو ئەو کەسانەکەی کە دوژمن و نەیاری ڕەب العالەمینن. ئەوەش بەچ دەبێت؟ بەوە دەبێت ئینسان بزانێت دۆستی کێیە و دوژمنی کێیە، چونکە لە کاتێک ئیمانەکە سەلامەت دەبێت کە دۆست و دوژمنی خۆت لە یەکتری جیاکەیتەوە. ڕەب العالەمین لە قورئانی عەظیمدا لە سوورەی ئەلمائیدەدا لە ئایەتی 55 و 56 تێمان دەگەیەنێ کە دەبێت ئێمە وەلامان بۆ کێ هەبێ. جەزاک الله خەیرەن کازی بەڕێز. بۆمان ڕوون دەکاتەوە کە دۆستی ئێمە کێیە، کە خۆشەویستی ئێمە کێیە، کە هەڵبەتە کە دەشگوترێ وەلا و بەڕا، دۆستایەتی و دوژمنایەتی لە پێناو ئەڵڵا، کاکڵەی دۆستایەتی و دوژمنایەتی لە پێناو ئەڵڵا بریتیە لە خۆشەویستی لە پێناو ئەڵڵا و ڕق لێبوونەوە لە پێناو ئەڵڵا. پەروەردیگار دەفەرمێ
إنما وليكم الله ورسوله والذين آمنوا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون. پروردگار دا فرمي بإنما إعاداتي حصر. پروردگار كرتي هالدينيو وهروها پروردگار بو پري چسپاندنه و دا فرمي بێگومان بەدڵنیایی و دۆستی ئێوە چێە ئەڵڵایە. ئەوەی ئەوەڵ شتێک کە تۆ بە دۆستی بگری بریتە لە ڕەب العالەمین، چونکە وەک پەروەردیگار لە سوڕەی ئەلبەقەڕە لە ئاەتی 257 دەفەرمێ الله ولي الذين آمنوا، فەرمێ ئەڵڵا دۆست و پشت و پەنای ئیمانداران و بڕوادارانە. و پەروەردیگار لە سوڕەی محەممەد دەفەرمێ لە ئاەتی 11 فەرمێ ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم. أفرمي بوشي وازو چشنيا الله دوست إيمان دارانا پشتیوانیانا سرخريانا وأو كساني كوا بيباور كافرين هيز دوستيشيان نيا دكواتا يكم دوستي إما بريتيا لا الله دوستایەتی پەروەردیگاریش بۆ ئێمە بریتە لە ئەوەی کە پەروەردیگار سەرمان دەخە بەرامبەر بە دوژمن. کاتێک کە ڕوبەڕووی دوژمن دەبینەوە پەروەردیگار سەرمان دەخە. ئەوە لە چه حاڵێک پەروەردیگار سەرمان دەخە؟ کاتێ دەبێتە مشت و مڕی نێوان کافران و موسڵمانان، چووکە بەڵگەی موسڵمانان زۆر ڕوون و ڕەوان و ڕاشکا و بەهێزە، لە ڕووی بەڵگە و دیالۆکەوە بەسەریاندا زاڵ دەبن. و لە ڕووی بەڵگەهێنانەوەی عەقڵەوە بەڵگەی عەقڵیان بەهێزترە لە هی کافرەکان، ئەوە بەسەریاندا زاڵ دەبن. لە ئەوەدا پەروەردیگار پشتیوانیان دەکەن لە ڕووی ڕۆح و معنەویەوە بەهێزترن. و ئەگەر بێت و لە حاڵەتی ڕووبەڕووبوونەوەی شەڕیشدا ئەگەر هۆکارەکانی سەرکەوتن بگرنە دەست، ئەوە حتمەن بەسەر کافرەکاندا زاڵە بن کە ئەوان دۆستایەتی ڕەب العالەمین دەکەن، پەروەردیگاریش دۆستیوان دەبێت سەریان دەخا. و اینجا دووەم دۆستی ئێمە بریتێ لە ڕەسوولەکەی کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. دۆستایەتی ئێمە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی بەدوای ڕێبازەکەی کەوین کە بەدوای ڕێبازەکەی کەوتین اینجا سەرکەوتن بەدەست دێنین. سەیەم دۆستی ئێمە چێکە کۆتا دۆستا؟ پەروەردیگار دەفەرمێ ئەوانەی کە ئیمان و بڕوایان هێناوە. کامانن ئەوانەی کە بڕوایان هێناوە؟ الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون. پەروەردیگار دەفەرمێ ئەوانەی کەوا نوێژ بەرپا دەکەن، نوێژ وەکو خۆی بە چۆنیەتی خۆی بە ئەتەکێتی خۆی لە سات و کاتی خۆی بە ئەنجام دەگێنن. و ئەو کەسانەی کەوا زەکات دەدەن. پەروەردیگار دووشت باز دەکە. یەکەم نوێژە کە پەیوەندی نێوان بەندە و پەروەردیگارە، ئەگەر ئەو نوێژێ ئەنجام دەن پەیوەندیان لەگەڵ جیهانی باڵادا گەرم و گوڕ دەبێ، پەیوەندیان بەهێز دەبێ. دووەم مەسەلەی زەکاتە پەیوەندی نێوان خۆمان، پەیوەندی ئیمانداران و موسڵمانان پتەو دەبێ، برایەتی زیاتر و زۆرتر بەهێز دەبێ. اینجا پەروەردیگار دەفەرمێ ئیمانداران چێن؟ ئەو کەسانن کە ڕکوع دەبن. خۆ ڕکوعیش هەڵبەتە هەر لە ناو نوێژدایە. ئێستا سەجدە لە نوێژ و لە غەیری نوێژدا، بۆ نمونە لە غەیری نوێژ سەجدەی تیلاوەیە، سەجدەی شوکرە، بەڵام ڕکوع تەنیا و تەنیا لە ناو نوێژدایە کە یەکێک لە پێکهێنەرە سەرەکیەکانی نوێژ کە ڕکوع و سجدە جگەل بۆ ڕەب العالەمین بۆ هیچ کەسێکی تر نابرێ. ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون. هر کەسێ ئەڵڵا بەدۆست بگرێ و ڕەسوولەکەی بەدۆست بگرێ و ئیمانداران بەدۆست بگرێ، ئەوە بەڕاستی ئەوانە لە کۆمەڵەی پەروەردیگارن. و بێگومان کۆمەڵەی ئەڵڵا هەمیشە هەموو کات زاڵن بەسەر کافران و نەیاراندا. بەڵام کەسێک ئەگەر ڕەب العالەمین بەدۆست نەگرێ، ڕەسوولەکەی بەدۆست نەگرێ و ئیمانداران بەدۆست نەگرێ، ئەوە لە کۆمەڵەی ئەڵڵا نیە و هەمیشە هەموو کات بەڕاستی لە ساحەکە و لە مەیدانەکەدا دۆڕاوە. جا پەروەردیگار لە قورئانی عەظیمدا لە سوورەی المجادلە لە کۆتا ئایەتدا دەفەرمێتە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم. فرمي أي پیغمبر صلى الله عليه وسلم چنگت ناکوي دستت ناکوي کسانێک کە ئیمانیان هەبێ بە ئەڵڵا و بە ڕۆژی دوایی، بەڵام کەسانێکیان خۆش بووێ کە دوژمنایەتی کوێ دەکەن؟ دوژمنایەتی ئەڵڵا دەکەن و دوژمنایەتی ڕەسوولەکەی دەکەن. دەفەرمێ ئەگەر بێت و باب و باوانیان بێ، وەتا ئەگەر بابت بێ باپیرت بێ، مادام نەیار و دوژمنی ئەڵڵا و ڕەسوولەکەیەتی، هەرگیزا و هەرگیز نابێ بە دۆستی بگریت، نابێ خۆشت بووە، نابێ پشتیوانی لێ بکەیت. بەڵێ وەکو سیلەی ڕەحمی لەگەڵ بەجێ دەگەێنین، بەڵام مەسئلەی وەلا و پشتیوانیەتی و یارمەتیدان
لەسەر کوفرەکەی هەرگیز هەرگیز نابێت بێ و پەروەردیگار دەفەرمێ ئەگەر بێت و کوڕە و نەوە و وەچەشیان بێ و ئەفەرمێ ئەگەر بێت و برایان بێ و ئەگەر بێت و هۆز و عەشیرەت و خێڵیان بێ نابێ خۆشەویستیان بۆ هەبێ چونکە ناکرێ و نابێ و ناگونجێ کەسێک بڵێ من ئەهلی ئیمانم لە هەمان کاتیشا لە ڕیز و لەبەرەی کەسانێک بێ کە نەیار و دوژمنی ڕەب العالەمین و ڕەسوولەکەین صلی الله عليه وسلم دەبێ خۆت یەکلایی کەیتەوە برا یان دەیتە بەرەی موسڵمانان یانیش دەچیتە بەرەی عەلمانیەکان و بەرەی بێدینەکان و بەرەی نەیارەکانی ئەو ئیسلامە ورب العالمین لە زۆر ئاەتی کەدا بەڕاستی قورئان لێوان لێوە لە باسی وەلا وبەڕە ئەوەتە پەروەردیگار لە سوورەی ئەتتەوبەدا لە ئاەتی 23 دا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ئیمانداران دەدوێنێ فەرمێ ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە لا تتخذوا آباءكم وأبناءكم أفرمي نكن بابو باوانو ونوو وچكانتان بدوز بگرن أولياء بدوسيان بگرن بنزيكيان بگرن إن استحبوا الكفر على الإيمان لكاتك دا كأوان كفر پسندكن بسر إيمان كفريان لا خوشويستر بسر إيمان بابابت بي بابراد بي بعشيرتت بي بابربري پشتت بي مادام بكفر رازية بإسلام رازية نابێتۆ لە بری ئەوەی مسلمانان و ئیمانداران خۆش بێ کەسێکی کافر و بێدین و بێباوڕت خۆش بێ ومن يتولهم منكم هەر کەسێ ئەوان بەدۆست بگرێ فأولئك هم الظالمون ئەو کەسە بەڕاستی زوڵمی کردو هەم زوڵمی لە خۆی کردووە هەم زوڵمی لە مسلمانان کردووە لەسەر ئەساس و بنج و بناغی خزمایەتی برایان و مسلمانان وەلا دەنێ پشتیان ناگرێ ئەو دەکاتە نێو ئاشی بێباوڕەکان و نەیارەکان جوانترین نمونەیەکیش لە قورئانی عەظیم لە باسی وەلا و بەڕە بەڕاستی ئاەتی چواری ممتەحینەیە آياتك رب العالمين لو آيات عظيمة باسي پیغمبر إبراهيم من بودكا كبيغمبر إبراهيم پیش أواو پیشنگو سرمشقي موحدانو سرمشقي أو كسانه بك روبروبونوي أوي براسي لخوي برزو سكرد وكا كفر وشرك نهيالي روبروي طاغوتي سردن بوتا وعرشي لرزان دولاران دويت يوا فالوديقار دفرمي قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده فالوديقار دفرمي بيقمان بضلني أيوة لإبراهيم ولو كسانيشي كوا لقل إبراهيم دابون بروادار بون باشترين و تشاكترين بيشنگيك و سرمشقيك هيبو ايوة لأوي كتشاويان ليبكن أسوة خوندراوتوش إسوة هادو قراءتك واتا پێشەنگیەک کە لێوان لێو بێت لە چاچی خەڵکی چاوی لێ بکە ئەوە ئیبراهیمە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆت و ئومەتەکەت و شوێنکەوتوانت کە چاوی لێ بکەن و ئەو کەسانەشن کەوا باشترین پێشەنگن ئێوە چاویان لێ بکەن کە لەگەڵ ئیبراهیم دابوون کامانن ڕاوەکارانی قورئان دەفەرمون بریتی بوونە لە پێغەمبەران کە لە دوای وان هاتوونە چونکە خەڵکێکی ئاوا لەگەڵ ئیبراهیم دانە بەڵام ڕاستیدا و تەفسیرە وانە چونکە پێغەمبەر ئیبراهیم ساڕەخانی لەگەڵدا بۆ کە ئیمانی هێناوە لوطی برازای لەگەڵدا بۆ کە ئیمانی هێناوە هاجرە خاتونی لەگەڵدا بۆ کە ئیمانی هێناوە و ئیسماعیل و ئیسحاقی لەگەڵدا بۆ کە ئیمانی هێناوە باشەوە ئینجا خەڵکێکی تر زۆر ئیمانی هێناوە بەڵام ناویان نهاتوە چونکە مەرجی ناوی هەمووان هاتبێ لەوانەوە باشترین پێشەنگێکی پێشەنگیوان چی بووە پەروەردیگار دەفەرمێ کاتێ بەگەل و بە قەوم بە خزمەکانی خۆیان گوت ئێمە بەرین لە ئێوە و لەو شتانێکەوە دەیپەرستن ئێمە بەرین بەریبوون واتە دوور بوون ئێمە دوورین لە ئێوە واتە لەو بیر و باوڕێ کە ئێوە لەسەرین و دوورین بەرین لەو مەنهەجە و لەو پڕۆگرامە و لەو شتانێک کە ئێوە دەیپەرستن بە هەموو شێوازێک بەرین لێتان و بێگومان بەدڵنیاوە کافرین بێباوڕین بە ئێوە کافرین بەو بیر و باوڕێکەوە ئێوە لەسەرین ڕاستە خزمی ئێمن بەڵام ئیمان لە پێش هەموو شتێکە مادام کوفر لە ئێوەدا هاتۆتە دی لە نێوان ئێمە و ئێوەدا وبدا سري الله واشكرا بوا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده لنوان إيما وإيوة اشكرا بوا براستي دجمنايتيك والرقو كينيشي هميشو بردوامو حتى تاوكو إيمان بوحدانية الله دينا كي إيوة خزمي إيمن كي إيوة دوستي إيمن ناسياوي إيما پشتیوانی تان لێدەکەین ئێمە هاوکارتان دەبین لەو کاتێک کە بێنە نێو ئەو تەرازوی ئێمە کە تەرازوی ئیمان و ئیسلامە کە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم کاتێ لە فەرمایشتە زێڕینەکانی خۆیدا باسی ئەو بابەتەمان بۆ دەکا لە فەرمایشتێکی زێڕدا کە لە مسنەدی ئیمام ئەحمەد و طەبەرانی هاتووە شعیب الأرناوتیش بە حەسەنی دادەنێ بەڕای کوڕی عازیب دەفەرمی رسول الله فەرمی صلی الله عليه وسلم
أوثق عرى الإيمان دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم بتوترين پتي إيمان كمروفي مسلمان دستي پيو بگري ها إنسان اگر بكيوتا نيو صالق اگر بيو بيتا دروا دبي پتك گريسك شتشي بو هلدن نيو صالة تاوكو پي بيتا دروا يعني اگر لنيوان دو شاخ دو برزي دو ديوار بيو لو سر بو أو سر بروا دبي شتكا بي كدستي پيو بگري تاوكو بپريتوا كراتوش بتوي لو دنيا دا بپريوا بگريسك بپتيشي بهيرزي نپسراو تاوكو نيو بهاشكي رب العالمين پیغمبر پێ دەفەرمێ پتەوترین پەتی ئیمان بریتە لەو چوار شتەیە الموالاة في الله والمعاداة في الله والحب في الله والبغض في الله دەفەرمێ بریتە لە دۆستایەتی لە پێناو الله لە دوژمنایەتی لە پێناو الله لە خۆشەویستی لە پێناو الله ولا ڕق لێبوونەوە لە پێناو الله ئەگەر ئەوە تێدا بوو ئینجا بەڕاستی ئەتۆ پتەوترین پەتی ئیمانت لە خۆ تێناوەتەدی ئەگەر ئەوەت نەبوو واللهی نێو چاوانت لە سەرجەدا بڕزێ بەڕاستی لای پەروەردیگاری یەک دنکە گوڵە بە ڕۆژەیەک ناهێنێ واگەر ئەوە تێدا بوو بەڕاستی و فەرمایشتە کیفایەتە کە دەیکەین بە کۆتایی مەجلیسەکەمان کە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم فەرمایشتێکی زێڕیندا کە لە صحیح مسلم داهاتوە ئەبوو هورەیرە دەفەرمێ رسول الله فەرمی صلی الله عليه وسلم رب العالمین لە ڕۆژی قیامەتە فەرمێ رب العالمین دەفەرمێ ئەین المتحابون بجلالي لەکوێن ئەو کەسانەی کەوا لە دنیا لە پێناو شکۆ و گەورەی من یەکتریان خۆش دەویست لە پێناو من هاوکاری یەکتریان دەکرد سەردانی یەکتریان دەکرد مەجلیسیان دەبەست ئینشاء الله ئومێد دەکەین ئەو دانیشتنەمان ئەو مەجلیسەمان تەنیا لە پێناو ڕەزامەندی رب العالمین بێت کاریەکە و لە جێگایەک هاتوون لە شوێنێک هاتوون زۆر بەتان بەماندوویەتی لەسەر ئیش و کار هاتوونە بەس بۆ ئەوەی رب العالمین لە خۆتان ڕازیکەن خۆگەر مەسەلە خواردنەکە بێ هەمومان بای ئەوەندەمان لە ماڵیدا هەیە بەڵام ئامانج و هەدەفەکە برایەتی و نوێبوونەوەی ئیمانە پەروەردیگار دەفەرمێ لە کوێن ئەو کەسانی لە پێناو شکۆی من یەکتریان خۆش دەویست پەروەردیگارە ئێمەین چیمان پێ دەبەخشی اليوم أضل في ظلي يوم لا ظل إلا ظلي بابێنە پێش با لەو خەڵکێ جیا بکرێنەوە ئەوڕۆ لە ژێر سێبەری عەرشی خۆم لە ژێر سێبەری عەرشی خۆم نەگەرمایان دەبێ نەسەرمایان دەبێ نەبێتاقەت دەبن نەتینویان دەبێ نەهەز ببێ زاری دەکەن ئەوڕۆ لە ژێر سێبەری عەرشی خۆم حەشریان دەکەم کە هیچ سێبەرێک نییە تەنیا سێبەری عەرشی من نەبێت تەنیا سێبەری عەرشی من نەبێت دەبێت ئاوا لەو خەڵکە جیا بکرێن و مادام لە دنیادا جیابوون لە خەڵکی کات چونکە بەڕاستی ئەو ڕێژێش کەمینێ برایە ئەو ڕۆ زۆر کەمینەیەکە لە پێناو ڕەب العالەمین بەڕاستی دوژمنایەتی نەیارانی ئیسلام کە و برایان مسلمانان بەدۆست بگرێت لە پێناو پەروەردیگار پەروەردیگار یا ڕەبی لە گوناهەکانمان خۆش بێ عاقبەتمان خێرکەی هەر کەسە لێرە دانیشتووە هەری ئەواتێکی بۆی بێنێتی هەر خەم و خەفەتێکی لەسەری هەڵگری هەر داواکارێکی بۆی جێبەجێکەی لە بەهەشتی بەرینی خۆت ئاوا کۆمانکەیتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.